حەیدەر ڕەشاد پسپۆری بواری ژینگە لە بەغداوە میوانی ئەمەیە. بەڕێز حەیدەرم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. گۆڕانکاریە ژینگەییەکان چ مەترسیەکیان دروست کردووە لەسەر دانیشتوانی عێراق؟ شكرا جزيلا. بەڵێ زۆر سوپاس بۆ ئێوە. ڕاستیەکەی گۆڕانکاری کەشوهەوا و گۆڕانکاری بە شێوەیەکی گشتی ئێستا کە لە هەموو جیهاندا ڕوودەدەن چ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت چ لە جیهان بە شێوەیەکی گشتی، بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و گۆڕانکاریانە زیاترن. ئەم گۆڕانکاریانە لەلایەن نەتەوەیەگرتوەکانەوە وەکۆی تۆماری کرد و سەبارەت بە عێراق پێنجەم وڵاتە کە زۆرترین کاریگەری گۆڕانی کەشوهەوای تێدا بەدەرد کەوتووە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و پلەکەش کە 1.5 پلەی ساڵانەیە بەرز دەبێتەوە. ئەمە دەبێتە هۆکاری کاریگەری و زۆر گەورە، لەوانەش وەکو هەمومان دەیزانین لە سەرچێوەی ئەو گۆڕانکاریانە کەمی باران و شکە ساڵی و هەروەها زیادبوونی کارەساتی سروشتی و زیادبوونی ڕووبەری خاکی بە بیابان بوو و لە هەمان کاتدا نەمان و کەمبوونەوەی زەوی کشت و کاڵی وشکە ساڵی بە شێوەیەکی گشتی. عێراق بە گشتی تێبینی ئەوەش دەکرێت کە تەنانەت زۆنگاوەکانیش وردە وردە خەریکە وشک دەبنەوە لە نێو دەچن سەرچاوەکانی ئاوی ڕووباروی فورات و دیزلە کەم بوونێتەوە، بە تایبەتی ئەوەی فورات زەنگی مەترسی لێداوە. ئەمە دەبێتە هۆی گۆڕانێکی دیمۆگرافیش لە هەمان کاتدا، بە تایبەتی لە نەخشەی دیمۆگرافی عێراق. باشە، بۆچی کاریگەریەکانی بەو شێوەیە هێندە توندەکە؟ بۆ نمونە لە پارێزگای ناسریە 143 دانیشتوانی ئەو پارێزگایە کۆچیان کردووە. نعم أخي العزيز. بەڵێ بابەتەکە لە ناسرێ بەم شێوەیەوە لەوێ کاریگەری گۆڕانی کەشوهەوا بە زۆری دەرکەوتووە، بەڵام ناوچەکانی باشووری عێراق بەگشتی ئەمانە هۆکاری سەرەکی ئەوەیە کە پشت بە ئاو دەبەستن، کشت و کاڵ و ئاژەڵداری. بۆیە کاتێک زۆنگاوەکانیان وشک دەبێت ئەوان ناچار دەبن لەو ناوچەیە ئاوارە ببن و کۆز بکەن و بە دوای شوێنی دیکەدا بگەڕن بۆ ئەوەی بژێوی خۆیانەوە دەست بخەن. بۆیە ڕێژەکە ڕێژەیەکی دروستە کە 143 خەڵکی زۆنگاوەکان بە گشتی بە تایبەتی لە ناسریە لە ناوچەکانی خۆیان ڕۆیشتون. تەنانەت لە عێراق دەتوانین بڵێن 150 ئەو خەڵکەی پشت بە و سەرچاوە ئاویانە دەبەستن کۆچیان کردووە. جات سێ خەڵکی ئەو ناوچەیە بەنیاخود پێشتر هاتون بۆ ئەو ناوچانە. بۆیە کاتێک لەو شوێنانە ئاوارە دەبن ڕوو لە ناوچەی دیکە دەکەن. ئەمە دەبێتە هۆی دروستبوونی قەرەباڵخی لەو شوێنانەدا چ لە دەستکەوتنی هەلیکار لە ژێرخانێکی باش. ئەمە بۆ خۆی کێشەی کۆمەڵایەتی ئابووری و تەنانەت سیاسی منی ژەمێت ئەوە بڵێم ئەگەر کۆچی ژینگەیی بەردەوام بێت چی ڕوئەیات؟ کۆچی ژینگەیی بەگشتی بەهۆی نەبوونی ئاوەیە. کاتێک تۆ سەرچاوی ئاوت کەم دەبێتەوە کۆچەکەش دروست دەبێت، چونکە مرۆ ناچار دەبێت کە بە دوای ژینگەیەکی باشتردا بگەڕێت بۆ بەخێوکردنی ئاژەڵ، بۆ کشتتوکاڵکردن. ئەوەی کە لە ناوچەکانی زۆنگاودا هەبووە پێشتر خاکێکی کشتتوکاڵی بۆ خەڵک پشتیان بە و ناوچەیە بەستووە لە دابینکردنی بژێوی خۆیان، بۆیە ناچار دەبن کە کۆز بکەن و ئەمەش ئەوەی کە پێی دەوترێ کۆچی ژینگەیی یاخود کۆز بەهۆی گۆڕانە ژینگەییەکان. بەشێک لەو خانەوادانە کە کاریان کشت و کاڵی بوو و جووتیار بوون و ئاژەڵدار بوون بە گشتی کۆچیان کردووە بۆ ناوەندی پارێزگاکان. ئەمە کێشەیەکی ئابووری زۆر ئەم کێشە ئابووریە گەورەی کە باسیەکەی عێراقی چ پلانی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی؟
لابد من وضع معالجات خۆی دەبێت چارەسەری ڕاستەقینە بۆ ئەم پرسە بدۆزرێتەوە بەگشتی تۆ دەبێت لە سەرەتاوە چارەسەری بکەیواتە کە بەشێکی گۆڕانکاریەکان لە دەرەوەی ئیرادەی مرۆڤن تۆ پێویستە چارەسەری ڕیشەیی بۆ خودی گۆڕانکاریەکان بدۆزێتەوە و هەندێک لە گۆڕانکاریەکانیش ئەوانە پێویستن بە ژینگەوە بەهۆی هەندێک کاری مرۆڤ دیارترینیان ئەو گۆڕانکاریانن کە بەهۆی دەردانی گازەکانەوە دروست دەبێت لە دەرێنانی مادە پترۆکیمیایی و گازی خەڵوزی و ئەم جۆرە بابەتانە ئەمانە گازێکی زۆر دەردەدەنە نێو بەرگە هەواوە ژینگەیان پیس کردووە بێگومان پێویستە بەر لە هەموو شتێک دەردانی گازی کاربۆن لە عێراقدا کەم بکرێتەوە چکە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە پلەی گەرما بەرز بێتەوە و گۆڕانی ژینگەیی بەهێزتر ببێت. ئێستا یەکێک لە ئامانجەکان نەتەوەی یەکگرتوەکان ئەوەیە کە ئەو پلەیە کە بەرز دەبێتەوە کە 1.5 پلێ نەتەوەیەکگرتوەکان دەیانەوێت لەو ئاستە بیهێڵنەوە کۆنتڕۆلی بکەن و لەوە بەرزتر نەبێتەوە چونکە ئەگە بەرز بێتەوە مەترسی زۆر گەورەتر دەبێت ئەبێت ئەگەر بگاتە 2 پلەی ساڵانە ئەمە کارەساتی سروشتی زۆر مەزنی دەکەوێتەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز حەیدەر ڕەشاد پسپۆری بواری ژینگە لە بەغدا میانمان بووی دەست خۆش.